ڕێز و ساڵبەیەوە بینەران و گوێگرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵا لەگەڵتاندام بۆ پێشکەشکردنی گەشتی هەوڵەکانی ڕۆژی شەمە. سەرتاش بە سەردێڕی چەند هەواڵێک دەست پێ دەکەین. دەستپێکردنی شەپۆلی نوێی دەست بە سەرکاری هاوڵاتیان لە کوردستان. دەستپێکردنی هێرشی پێشوەختەی ئیسرائیل بۆ سەر ڕژیمی کۆماری ئیسلامی. داواکاری ڕاگررتنی حکومی سێدارەی خۆپیشاندەران لەلایەن کۆمیسیاری باڵای مافی مرۆڤەوە. لە سێدارەدانی 5 بەندکراو لە زیندانەکانی ڕژیمی کۆماری ئیسلامی و بانگەوازی مانگرتنی خوێندکارانی زانکۆی خارەزەمی. دەستپێکردنی شەپۆلی نوێی دەست بە سەرکردنی هاوڵاتیان لە کوردستان. بە پێی دوایین راپۆرتەکان لە ڕۆژانی ڕابردوودا چەندین هاوڵاتی لە شارەکانی تاران، شنۆ و کرماشان لەلایەن هێزەونیەکانی ڕژیم و بانگێشتیان دەست بەسەرکردن. راپۆرتەکان ئاماژە بۆ دەکەن کە ڕۆژی سێشەممە 5 ڕەشەمە هاوڵاتێکی خەڵکی شاری قوروە بە ناوی محەممەد سەنگین ئابادی دانیشتووی شاری تاران لەلایەن هێزەونیەکانی ڕژیم و دەست بەسەر و ڕەوانەی شوێنێکی نادیار بکەوە. هەروەها هاوڵاتێکی دیکەی خەڵکی شاری شنۆ بە ناوی ئەسعەد حەمیدی تەمەن 34 ساڵ و باوکی 2 منداڵ بەو پەڕی توند و تیژیەوە بە هێرش هێزەکانی ئیدارەی ئیتلاعاتی ڕژیم بۆ سەر ماڵەکەی دەست بەسەر و هێشتا شارەنووسیشی دیار نییە. لە هەمان کاتدا شارۆمەندێکی دیکەی خەڵکی شاری کرماشان و پەیڕەوی ئاینی یاسان بە ناوی سەجاد وەیسی لە ڕێگەی شارستانی سەرپێلی زەهاو لەلایەن هێزەکانی ڕژیمەوە هێرشکراوەتە سەر ئۆتۆمبیلەکەی و دەست بەسەرکراوە. شایانی باسە کە تا کاتیدا ڕشتنی ئەم هەواڵە سەبارەت بە هۆکاری دەست بەسەرکردن یان ئەو تۆمەتانەی خراوەتە پاڵ ئەو هەوڵاتیانە لەبەردەستێنێ. دەستپێکردنی هێرشی پێشوەختەی ئیسرائیل بۆ سەر ڕژیمی کۆماری ئیسلامی. سەر لە بەیانی ئەمڕۆ وەزیری پاراستنی ئیسرائیل ڕایگەیاند کە ئەرتەشی ئەو وڵاتە هێرشی پێشوەختەی بۆ سەر چەندین ئامانج لە ئێران دەست پێ کردووە. بە پێی وێنانی کە بەدەستمان گەیشتوون، ناوچەکانی پاستور، چیتگەر و چەندین ناوچەی دیکە لە ڕۆژهەڵات و ڕۆژئاوای شاری تاران، شاری قۆم و هەروەها شوێنی نیشتەجێبوونی ڕێبەری کۆماری ئیسلامی بە چەندین هێرشی هەوایی کراونەتە ئامانج. بەڵام هێشتا سەبارەت بە زیانە مادی گیانیەکانی ئەم هێرشانە زانیاریەک لەبەردەستێنێ. لە هەمان کاتدا بە وتەی سەرچاوەگادارەکان ڕژیمی کۆماری ئیسلامی لە حاڵەتی ئامادەباشیدایە و ئەگەری وەڵامدانەوەی هێرشەکان لەلایەن ڕژیمەوە لارەدایە. هێرشەکانی ئیسرائیل ئەگەر پەرەی پێ بدرێت. داواکاری چەندین وڵات لە هاوڵاتیان بۆ جێهێشتنی ئێران. ڕۆژی ڕابردوو هاوکات لەگەڵ بەرزبوونەوەی ئاستی گرژی واڵۆزیەکان لە ناوچەکە وڵاتانی کانەدا، چین و بەریتانیا داوایان لە هاوڵاتیان کرد کە لە زووترین کاتدا ئێران بەجێ بدەن. بە پێی راپۆرتەکان بەرپرسانی ئەو سێ وڵاتە ئاماژەیان بەوە کردووە کە بەهۆی بەرزبوونەوەی ئەگەری دەستپێکردنی شەڕە ناوچەکە و هەروەها مەترسی دەست بەسەرکردنی هاوڵاتیان لەلایەن هێزەونیەکانی ڕژیمەوە پێویستە هەموو شارۆمەندەکانیان ئێران بەجێ بهێن. هاوکات باڵێزی چەندین وڵات لەوانە بەریتانیا و هەموو کارمەندەکانی لە ئێران کشاندوێتەوە و باڵێزخانەکەی بە شێوەیەکی کاتی داخستووە. داواکاری ڕاگررتنی حکومی سێدارەی خۆپیشاندەران لەلایەن کۆمیسیاری باڵای مافی مرۆڤەوە. ڕۆژی ڕابردوو کۆمیسیاری باڵای مافی مرۆڤی نەتەوە یەکگرتووەکان بە بڵاوکردنەوەی بەیاننامەیەک وازیاری ڕاگررتنی حکومی سێدارەی هاوڵاتیانی ناڕازی دەست بەسەرکراو لە ئێران بوو. بە پێی دوایین هەواڵەکان وێلکێر تورک ئاماژە بۆ دەکات کە پاش سەرکوتی بەربڵاو و دڕندانی خۆپیشاندەران لە ڕەوتی ناڕزایەتیەکانی مانگی بەفرانباری ئەمساڵ راپۆرتێکی زۆر سەبارەت بە دەست بەسەرکردنی هەوڵاتیان بەدەستیان گەیشتووە و بەو هۆیەوە نیگەرانی دۆخی تەندروستی و ڕەوەندی قەزایی دەست بەسەرکراوانن. ناوراو لە درێژەی وتەکانیدا جەخت لەسەرەوە دەکاتەوە کە پێویستە حکومی سێداری هەموو دەست بەسەرکراوان دەست بەجێ ڕابگیردرێت و مافی سەرەتاییان لەلایەن ڕژیمەوە پارێزراو بێت. لە سێدارەدانی 5 بەندکراو لە زیندانەکانی ڕژیمی کۆماری ئیسلامی. ڕۆژی ڕابردوو هاوکات لەگەڵ پەرەسەندنی ناوزایەتیەکانی خەڵک دژ بە جنایەتەکانی کۆماری ئیسلامی 5 بەندکراوی دیکە لە زیندانەکانی ڕژیم لە سێدارە دراون. بە پێی راپۆرتی ڕێکخراوەکانی مافی مرۆڤ ئەو 5 هاوڵاتیە بەناوەکانی بێهزاد شەیخی، سوهەیلە ئەسەدی، مستەفا بەهاری، سینا شەمسوڵاهی و ئەحمەد شەمسوڵاهی بە تۆمەتی کوشتنی بان قەست و پەیوەندیدا بە مادە هۆشبەرەکان لە زیندانەکانی دەستگیردی ئیسفەهان، قەزوین و یاسوج لە سێدارەدا.
داخوازی هەڵەشانەوەی حکمی سێداری پەیمان فەرح ئاوەر لەلایەن ئەنجومەنی قەڵەمی بەرلینەوە. ڕۆژی ڕابردوو ئەنجومەنی قەڵەمی بەرلین با بڵاوکردنەوەی بەیاننامەیەک خوازیاری هەڵەشانەوەی خێرای حکمی سێداری پەیمان فەرح ئاوەر بوو. لە بەیاننامەکەدا ئاماژە بۆ کراوە کە پەیمان فەرح ئاوەر ناسراو بە شەیدا پاش چەندین مانگ ڕاگررتنی لە زیندانەکانی لاکانی ڕەشت بە تۆمەتی شۆڕشی چەکداری دژ بە ڕژیم، محارەبە و تەبلیغ دژ بە ڕژیم، حکمی سێداری بەسەردا سەپێنراوە و خوازیاری هەڵوەشانەوەی حکمی ئەو هونەرمەندە بوون. لە درێژەی بەیاننامەکەدا جەخت لەسەرەوە کراوەتەوە کە ناوبراوە بە بێڕەوەندێکی ڕوونی قەزایی و هەروەها سەرڕای بێبەشکانی لە سەرەتاییترین مافەکانی ئەو حکمەی بەسەردا سەپێنراوە و پێویستە لەلایەن ڕژێمەوە سەبارەت بە ڕەوەندی دۆسیەکەی ڕوونکردنەوە ئاڕاستەی کۆمەڵگەی نێودەوڵەتی بکرێت. سەپاندنی حکمی 2 ساڵ زیندانی تازیری بەسەر هاوڵاتێکی دەست بە سەرکراوی ڕەوتی ناڕزایەتیەکانی مانگی بەفرامبەر. بە پێی دوایین هەواڵەکان معەلیمێکی دەست بە سەرکراو لە ڕەوتی ناڕزایەتیەکانی مانگی بەفرامبەر لەلایەن دەستگای قەزای ڕژیمەوە حکمی سێداری بەسەردا سەپێنراوە. راپۆرتەکان ئاماژە بۆ دەکەن کە ئەو معەلیمە بە ناوی ئارمان شاهپوریخو بە تۆمەتی هەوڵدان بۆ تێکدانی ئەمنیەتی وڵات ئەو حکومەی بەسەردا سەپێنراوە و لە سەرەتای دەست بە سەرکرانی تاوەکو ئێستا لە مافی دەستڕاگەیشتن بە پارێزەر و پەیوەندی لەگەڵ بنەماڵەکەی بێبەش کراوە. شایانی باسە کە ناوبراو لەلایەن هێزەکانی ڕژیمەوە بە مەبەستی وەرگرتنی دادپێدانانی زۆرم لێ ئەشکەنجە و ئازارێکی زۆر دراوە و دۆخی تەندروستی ناجێگیرە. بانگەوازی مانگرتنی خوێندکارانی زانکۆی خارەزمی. ڕۆژی ڕابردوو خوێندکارانی زانکۆی خارەزمی شاری کەرەج بە بڵاوکردنەوەی بەیاننامەیەک خوازیاری مانگرتنی گشتی خوێندکاران لە ئێران بوو. لە بەیاننامەکەدا ئاماژە بەوە کراوە کە ڕژێمی کۆماری ئیسلامی بە مەبەستی ڕێگری لە پەرەسەندنی ناڕزایەتیەکانی خەڵک لە شارەکانی دیکەی ئێران هەموو پۆلەکانی زانکۆی داخستە و خوێندکاران ناچارن بە شێوەیەکی مەجازی بەشداری پەروەردە بن. هەروەها لە درێژەی بەیاننامەکەدا جەخت لەسەرەوە کراوەتەوە کە پێویستە خوێندکاران ڕۆژی شەممە واتە 9 ڕەشەمە بە مانگرتن لە ئەو زانکۆیە هەڵوێستی خۆیان دژ بە سەرکوتی خوێندکارانی ناڕازی دەربڕن. بەڵێ بینەران و گوێگانی خۆشەویست لە داهاتینە کۆتایی گەشتی هەوڵەکانی ئەم جارەش کات و ساتی خۆش بەخورێت.